لە مانگی حوتی ساڵی 2007 دوو لە هەلیکۆپتەری ئەپاچی بەسەر کۆمەڵێک پیاو لە بەغداد دەسوڕانەوە ئەوان بۆ یارمەتیدانی هێزی زەمینی ئەمریکا هاتبوون. هەلیکۆپتەرە شەڕکەرە داوای دەکرد ڕێگای پێ بدەن تەقە بکات. سەربازەکانی ئەمریکا دەڵێن پیاوەکان چەکیان پێیە و داوا دەکەن تەقا لە گروپەکە بکەن. ئەوان دەڵێن ئاگادارمانکەنەوە کە لێتاندان با تەقا بکەین هەمویان بکوژن تەقا بکەن. لەم ڕووداوەدا 12 کەس کوژرا بوون. ویکیلیکس ئەو گروپەی کە ڤیدۆکەیان بڵاو کردبەوە دوو لەو کەسانەیان و کۆنەگرێکی ڕۆیتەرس و شوفێرەکەی ناساندەبوو. لەشکری ئەمریکا دروستی و ڤیدۆیان پشتڕاست کردوێتەوە بەڵام نەک ناسنامەی دوو کەسەکە. ڕۆبرت گێبز و تەبێژی کۆشکی سپی قسەکردنی لەسەر ڤیدۆکە ڕوون نەبوو. ڕوونە لە سروشتا زۆر ترسناکە و زۆر دڵتەزینە. ڤیدۆکە و مشتومڕەی زیندوو کردەوە سەبارەت بە یاساکانی کاروبارەکاندا لە کاتی جەنگدا هەروە چۆنیەتی پاراستنی و کەسانەی کە شەڕکەر نین. راپۆرتێکی پێشتری ئەمریکا دەڵێت هێزەکانی ئەمریکا بە شێوەیەکی گونجاوانە ڕەفتاریان کردووە و چونکەوا پێیان وا بۆ گروپە مەترسیەک بوون. لەشکر هەروەها گوتوشیانە لە نزیک شوێنەی ڕووداوەکە چەک و بۆمبیان دۆزیوەتەوە. ئەم ڕووداوە لە کاتی لووتکەی شەڕی یاخیبوواندا بۆ لەو کاتە ژمارەی لەشکری ئەمریکا زۆرتر کرابوو. مایکل ئۆهانلن لە ئینستیتوتی بروکینز لە واشنگتن لە گۆڕپانی شەرت و لە هەموو لایەک دۆست دشمنت هەیە و جا ئەوە لە زۆر بەشدا بە واتای ئەوە بووە تووەکو ڕۆژ ئاوایەک ئەگەر تووشی گرفتێک بەهاتەوە یارمەتی زۆر لێتەوە دوور نەدەبوو. ئەوە سەرەنووی دڵناکردنەوەیە بەڵام هەروەها باواتای ئەوە بووە ئەگەر ناسامە دیار نەبوو بیت شیانی ئەوە هەبووە لە تەقەی دوستانەوە لە هەر کاتێکدا بە دوور نەبیت. سندیکای ڕۆژناموسانی عێراقی دەڵێن ڕووداوەکە ئەو توندوتیشیە نیشان دەدات کە خەڵکی مەدەنی لە کاتی شەڕدا تووشی ببوون. ئەم تاوانەی دوایە ئەکرێ بکرێتە سەر لیستی تاوانەکانی تری هێزەکانی ئەمریکا دژ بە ڕۆژەمەرسانی عێراقی و هاوڵاتیانی سیڤیلی عێراقی و هەندێک لە سەربازانی ئەمریکایی هەن کە زۆر دڕندوبی بەزایانە لەگەڵ هاوڵاتیانی سیڤیل و هەروها ڕۆژەمەنووسان هەڵسوکەوت دەکەن. سەرنووسەری ڕۆیتەرس ئەم ڕووداوای بە نیشانەیەک ترسنات کە ناوزەت کردووە ئەو ئاژانسا داوای لە لەشکری ئەمریکا کردووە کە لیکۆڵینەوەیەکی گشتی لەسەر ئەو مەسەلەیە بکات. ئەمە راپۆرتێکی بوو لە بەشی کوردی دەنگی ئەمریکا.